پێشەکی بە خێراتنتانەکەم هەموو ئەو پەیج و سایتانەی کە ئێستا ئامادە بوون بەدەم ئەو داواکاری ئێمە کە داوامان لێکردن. سوپاس بۆ هەموو لایەکتان. ئێمە وەکو سندیکا علوەی سلێمانی وەکو نوێنەری ژووری بازرگانی لە علوەی سلێمانی و ئەو برادرانەی ئەندامانی سندیکای علوەی ئێمە دوو پەیاممان هەیە کە چەند جارێکە داوا ئەکەین ئەم پەیامە بۆتە هۆی ئەوەی کە لە زۆر لە پەیج و لە سایتەکانە مقۆمخۆی لەسەر بێت. لە ڕێی جەنابتانەوە داوا لە پارێزگار و لە ئەنجومەنی پارێزگار و لەو کۆمپانیا بەڕێزاکەین کە پرۆژەیەکی لە خوار علوەکەی ئێمەوە دروست کردووە. ئەم پرۆژەیە کە لە خوار علوەکەەوە دروست کراوە ئێستا کێشەیەکی دروست کردو بۆ علوەی ئێمە لەسەر دوو بابەت. بابەتێکیان ئەوەیە کە لەوحەیەکی هەڵواسیوە کە گەنجینەی ساردکەرەوەیە لە شوێنێکی تریشەوە هەندێک لە برادرانی علوەی ئێمە کە قاتعیان لێ کڕیوە بە ناوی قاتعوە کڕیوانە. ئێمە ئەمانەوێت وەکو سندیکا علوەی سلێمانی داوایان لێکەین ئەم پرۆژەیە یەکلاییکەنەوە. زۆر جار گوێمان لێیە لە ئەنجومەنی پارێزگار هەندێکیان ئەڵێ بۆ ساردکەرەوەی و هەندێکیشان ئەڵێ ئەم پرۆژەیە بۆ علوەیە. ئێمە لەگەڵ کۆمپانیای تۆپکارسا قسەمان کردووە دڵنیایی تەواوی یاوە پێمان ئەڵێ ئەمە بۆ علوەیە و بۆ علوە دروستەکرێت. تکایە ئەگەر بۆ علوە دروستەکرێت ئێمە لەسەر بڕیارێکی کۆنی جەنابی مام جەلال ئەبێت تا ساڵی 2025 هیچ علوەیەک لێرە دروست نەکرێت. بەڵام لە ساڵی 2016 لە ڕۆژئاوای سلێمانی علوەیەکی تر دروست کراوە. داوا لە بەڕێستانەکەین کە بێنە سەرخەت ئەم بێسەروبەریە نەمێنێت ئیشەکانی ئێمە یەکلایی بێتەوە. ئەمە خاڵێکیانە. خاڵی دووەمیان ئێمە وەکو علوەی سلێمانی خۆمان ساحەبی مەسلحەتی ئیشەکەین. هەندێک لۆریمان هەیە، لۆریەکانمان لە ڕێی مەرجەکانە ڕێگەیان لێژیرێ. بۆیە داوا لە بەڕێزیانەکەین ئەگەر مەبەستیان ئەوەیە خاوەنکارەکان ئێمە لۆریەکانمان نەبێنێ، ئێمە لەبەر مەسلحەتی شاری سلێمانی کرێ لۆریەکانی خۆمانەکەین بە 200,000. کرێ کێ پێی خۆشە لەبەرەوەی بە بارێکی ئابووریستەم قورسا ئەڕۆین ئێمە کرێ لۆریەکانی خۆمانەکەین بە 200,000 دینار بۆ ئەوەی ئەو بەروبوومەی کە لە مەرجەکانەوە یەنین هیچ نرخێکی گرانی نەچێتە سەری. ئەگەر ئەوەش نییە ئێمە لەسەر بڕیارێکی ساڵی 1995 کە ئەو وەختەش نوێنەری جەنابی مام جەلال بەڕەحمەت بێتیایە بووە ئەو ئیشەمان بۆ کراوە هەر لەسەر ئەو بڕیارەی 1995 ئیشەکەمانەکەین و سوپاس بۆ جەنابتان. ئەگەر ڕوونکردنەوەیەکە بێ برادرانم کە لە ئەنجومەنی علوەی سلێمانین ئەوان قسەتان بۆکەم. حاجی سەرۆر پرسیارمان هەیە لەسەر کێدانی مۆڵەت کێدانی هەچ مۆڵەتێ بێ ناوی هەیە کێدانی ئەم مۆڵەتە بەم علوەیەکەکان دامانیە بە ناوی بەڕادی ساردکەرەوە کراوە. بەڕاستی ئێمە پێشەوەی کە بناغی ئەم علوەیە دان لێ پێشەشی ئەمە پێشەوەی بناغی ئەم علوەیە دان لێت بە دوواداچوونمان بۆ کردووە لەلایەن هەموو بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و ناڕازی بن کە علوەیەکی کە و دووهەم و سێمیش دروست کرێ. بەڵام کە ناچار بین لەوە بێ ئێمە هەموو بەرپرسەکانمان ئاگادار کردوەوە، هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردوەوە ئەمە علوەیەکە بەڵێ نووسراوە بە گەنجینەی ساردکەرەوە و ئاسایی سەوزە و میوەی هوانە. ئێمە کە پرسیارمان کردووە لە بەڕێوەبەری کۆمپانیای تۆپکارز ئەڵێ ئێمە بەناوی علوە ئەیفرۆشین و هەتا ئێستش بەناوی علوە دەیفرۆشین. ئەو خودعایی کە دانرایشە کە بەناوی گەنجینەی ساردکەرەوەیە لە سبەی نێودووسبەوە کە هەڵی دەواسین بە علوەیەکی بەناوی علوەی هوانەوە بە ئاسایی علوەیە گەبێ وەک ئەم علوەیە تایبەت دەبێت. ئێمە هەر هەموو دەرەوە کاک حاجی عەتا فەرمی ئێمە داوا لە حکوومەتی لایەنی بەرپرسیار و حکوومەت و لایەنی کۆمپانیاش دەکەین بۆ ماساکەنەوە چونکە ئەو دوکانانە زۆربەی علوەکانی خاوەن علوەکانی ئێمە کردویانە لەبەرەوەی کە ئەمە ئیجباری بووە لەبەر قورجی علوەکەی ئێمە. ئەگەر وەکو ئەو علوەی کە لە شوێنێکی دوور بووە نەمانەتوانی بیکردنەوە نەشمانەکردی بەس ئێستا لەبەرەوەی کە ناچارین قورجی علوەکەی ئێمە گرتووە و ناچار بین کە ئێمە خاوەن دوکانەکان و خاوەنکارەکانی ئێرە بیکردن. لەبەرەوەی ئێمە داوایان لێکەین کە بۆمان یەکلاییکەنەوە ئەگەر بە علوەیە بە علوە بێ ئەگەر ساردکەرەوەش هەر دەستخۆشیان یەکەین. پارێزگای سلێمانی پێویستی علوە هەیە ئەمە یە دوو لەوانەیە ڕابردوویە بەرەی خۆتان تەنها سکاڵاتان کردن چوار کەسانەی دەستگیر بکەن. شارەنووس ئەو کەسانەی چیان لێ هاتووە بۆچی بەڕاستی دەستگیرکردنی ئەو چەند کەسەکە وەک ئەندامی سندیکای تیا بوو و غێری سندیکاشی تیا بوو خاوەن دوکانەکان بوو بەلا ڕێیان برابوو. بەڕاستی ئەوانە کە تۆمەتێکیان بۆ دروست کرابەوە تۆمەتەوانە بوو. ئێمە وەک لیژنەی سندیکاوە خۆمان لەسەر خەت بین بۆمان ڕاستکردنەوە و کێشەیەکی وانە بوون ئازادیان کردن. گرفتی ئێمە ئەگەر ئێمە هەموو خاوەنکارێک حەز ناکە شتێکی کە لە کارەکەی خۆی زیاتر بێ. ئەمە حەزەکەین هەنەم کاری خۆمانە و ئەمە علوەی دایکی سلێمانی بۆ هەر حەزمان کردو ئەمە بێت کە ناچاری بین مەجبور بووین. ئەمە یعنی بە ناچاری کە ئەومان کردووە و گەوتم بەرخوڕی علوەکەی ئێمە گیراوە.
ئێمە وەک لیژنەی وەک ئەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕاستی ئێمە پێشەوە وت وەک باسم کرد ئێمە لە بیدایەتە پێشەوەی بناقیدان ئەنجومەنی پارێزگار و قایم قامێت و محافزێت و هەموویمان ئاگادار کردو کە شتێکی وایە ئێمە ناڕازی بوون بەس و حکوومەت ئیژە وەختە بە ئێمان وتووە هەموو کارەکانی یاساییە و کۆمپانیای تۆپکارسی ئێمە چوو لە دەلایکە هەموو ئەو شتانەی کە تەزدیق کراوە بووی و ئاسایی بوو ئێمە نەمانتوانی ڕێگای لێ بوو.